لە یاریەکانی هەفتەی هەژدەهەمی خولی نایبی کوردستان چەمچەماڵ میوانداری برایەتی کرد. چەمچەماڵ لە نێو یاریگاوەندرانی خۆیدا نەیتوانی سەرکەوتن تۆمار بکە و بەرامبەر بە برایەتی میوان یەکسان بوو. دوو خاڵی گرنگی یاریەکەی لەدەستدا. یاریەکانی هەفتەی هەژدەهەمی خولی نایابی کوردستان بەڕێوە چوو. چەمچەماڵ میوانداری برایەتی شاری هەولێری کرد. هەردوویانە بە مەبەستی بەدەستهێنانی سێ خاڵی یاریەکە هاتنە نێو یاریگا. سەرەتای جێمی یەکەم یاریەکە هەردوویانە ئاستێکی وەکیەکیان هەبوو. بەڵام هێرشەکانی خاوەن ماڵ بۆ سەرتۆڕی گۆڵی یانەی میوان مەترسیدارتر دەردەکەوتن. سەرەڕای لەدەستدانی چەندین هەلی گۆڵکردن لەلایەن یاریزانانی هەردوویانەوە ئەو جێمە بەبێ تۆمارکردنی هیچ گۆڵێک کۆتایی هات. لە جێمی دووەمی یاریەکەدا بە مەبەستی تۆمارکردنی گۆڵ و دەستەبەرکردنی سێخاڵی یاریەکە ڕاهێنەرانی هەردوویانە چەندین گۆڕانکاریان لە پێکاتەی تیپەکانیاندا ئەنجامدا. ئەوەی لەم جێمەشدا بەدی دەکرا ئەوە بوو کە یانی خاوەن ماڵ باڵا دەستتر دەردەکەوت. دوای لەدەستدانی ژمارەیەک هەلی گۆڵکردن، دوجار یاریەکە بە فیکەی ناوبژیوان کۆتایی هات و چەمچەماڵ لە نێو یاریگا و هاندەرانی خۆیدا دوو خاڵی گرنگی لەدەستدا و بۆ دوو یاری لەسەر یەک نەیتوانی تامی بردنەوە بکات. أكيد تعادل لنا ويارجع سمسمال من بأنظام شيء باش كده زانم بحكم ويانين سمسمال يعني شيء بيزو وزماورك شامر أسري بالبشتش طاوي أو يانين ودوه كاري ترجعتوانا بلهم زور أرشي هموتي بيتشي ميون قرزكا أرزتي ملعبك زور تايبة تدتوانا بلهم تنها رنجا يعني سمسمال ليرات ولا أرزتي يارجعك زور قرصبه هموتي بيتشي ميون وزائد نهرتي بيتشي دتوانا بلهم الرجال زور ما عنده دبي بس شيء بيتشي كشتي دتوانا بلهم تعادل وما زور باش بات خالق رازين راسي اما بو سي خالك ايشمان كل سري قربوي شكستي يعني شروانه كينوا ايش كان ما نو بك بتواني ان شاء الله لبدايه يما جول بينين بو ان شاء الله بتوانين بارازغاري لجولك بكين بهرش انجام بيت يما لا بيشو بي سي خالك بينين بو ان شاء الله سي خالك بيت دافعي كباش بوي يعني عندما ناو يعني جاي نوروزا برحال يكسان بون خرابنيا بەم ئەنجامە و لای ئێستادا چەمچەماڵ خاوەنی 26 خاڵ و 19 گۆڵە. چەمچەماڵ لە ڕیزبەندی چوارەمی یانە نایەبەکانی کوردستاندا خۆی دەبینێتەوە. یانەی برایەتیش خاوەنی 23 خاڵ و 20 گۆڵە. بە شێوەیەکی کاتی ڕیزبەندی شەشەمی یانە نایەبەکانی کوردستانی گرتووە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.